وەڵامدانەوەی پرسیارە سەردەمیەکان بەرجی سێیەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولان. ئایا ناو و سیفەتەکانی خوای گەورە پلەی جۆراوجۆریان هەیە؟ دەتوانیت ئەمەمان بۆ ڕوون بکەیتەوە؟ ئەگەر ئێمە ناوەکانمان لە دایک و باوکمانەوە وەرنەگرتایە و دواتر بەهۆی ئەو بەهرە و چالاکیانەوە کە ئەنجامیان دەدەین ببووینایە بە خاوەنی ناو، ئەوە هەندێکمان نانەوا و هەندێکمان ئاسنگەر و هەندێکیشمان دارتاش یاخود هاوشێوەکانیانمان وەردەگرت. واتە بەهرەی کەسێک بە چه ئاراستەیەکدا بووایە ئەو ناوەش کە وەری دەگرت هەڵگری ئەو مانایە دەبوو. جاری وایە ئەو مانایە لە شێوەی زیادە ڕەویشدا دەردەبڕێن. بۆ نمونە کەسێک ئەگەر بە شێوەیەکی ئاسایی داپۆشەر بێت ساترەی پێدەوترێت، بەڵام ئەگەر بە تەواوەتی و کامڵی دایپۆشێت ستاری پێدەوترێت. سوپاسگوزاری ئاساییە و ئەوەش کە ئەرچی شوکرانە بژێری بە بێکەم و کورتی بەجێدەهێنێت حەمادە. لە حاڵێکدا ئێمە بە گوێرەی ئارەزووی دایک و باوکمان ناو وەردەگرین، نەک بە پەیتوانە و لێهاتن و بەهرە بەدەستاتوەکانی دواترمان. تەنانەت جاری وایە بە ناوێک بانگ دەکرین کە هیچ پەیوەندی پێمانەوە نییە و لەگەڵمان ناگونجێت. لەوانەیە شوپاندنێکی لەم جۆرە لە سەرەتادا قەبە و ناشرین بێتە بەرچاو، بەڵام لە ڕاستیدا لە کۆنەوە لە بابەتی باسکردنی ڕاستیە پەتیەکاندا هەمان شێواز و ڕێگا بۆ ڕوونکردنەوە هەڵبژێردراوە. ناوەکانی تایبەت بە خوای گەورە ئەو ناوانن کە لە گەردووندا کار و چالاکیەکانیان بەچاو دەبینرێت و لەلایەن خوای گەورە خۆی شێوە گەیەنراون بە هەندێک لە بەندە تایبەتەکانی خۆی و ئەوانی شوێری ئێمەیان کردووە. ئەم ناوە جوانانە چەشنی ڕەنگە تێکەڵاوەکانی پەرکەزێڕینە هەموو بوونیان تەنیوەتەوە. ئەم گوڵۆڵەی جوانیە لە دەشت و دەر و گوڵ و بەهار و چاو و برۆ و هەموو شتێکدا باڵادەستە. هەزاران ساڵە هەزاران ئەدیب و شاعیر لە پێناو دەربڕینی سەرسامی خۆیان لە بەرامبەر ئەم جوانیانەوە، ئەویش تەنها لە ڕووی دەرەچیانەوە هەوڵیان داوە وەکو داستانێک بیهۆننەوە، بەڵام لە ڕاستیدا لە چاو ئەوەدا کە دەتوانرێت بوترێت بەشێکی زۆر کەمیان وتووە. هەموو ئەم جوانیانەی کە لە باسکردنیان تەواو نابین بێگومان لەسەر یەکێک لە ناوە پیرۆزەکانی خوای گەورە ڕاگیر دەبن کە ئەم مانایە دەگەیەنێت، ئەویش ناوی ئەلجەمیلە. بە هەمان جۆر لە گەردووندا بە شێوەیەکی زۆر ورد و ڕێک و پێک ڕۆزیدا بەش دەکرێت. لە گەردیلەوە تا کەرکەدەن هەموو زیندەوەرێک بە ڕۆزی تایبەت بەخۆی گۆش دەکرێت. لە کاتێکدا کە پەرستش و تەسبیحات دەبن بە ڕۆزی بۆ مەلایکەتەکان، گۆشت بۆ مرۆڤ و ئێسچیش بۆ جنۆکەکان دەبێت بە خۆراک. ئەم چالاکیەی کە لە بواری ڕۆزیدا دەیبینین بێ هیچ گومانێک ناوی پیرۆزی ئەلڕەزاق دەسەلمێنێت. ئەگەر ئێمە ناوەکانی ئەلجەمیل و ئەلڕەزاقیشمان نەزانیایە، لە دوای بینینی ئەم شتانەی کە باسمان کرد ڕوومان لەو دەکرد و دەمانوت تۆ جوانیت، تۆ ڕۆزی بەخشیت. بە وێنەی ئەمە لە دوای بینین و تێگەیشتنی چالاکیەکانی تری خوای گەورە ئەومان بەو ناوانەوە بانگ دەکرد. بەڵام خوای گەورە سەرڕای پیشاندانی کاروبارەکانی بۆ ئەوەی سەرمان لێ تێک نەچێت چەند ناوێکی دیاریکراویشی لە خۆی ناوە، وەلێ ئێمە لە خۆمانەوە ناتوانین ناو بۆ زاتی ئولوهیەتدا بنین. لە زاتی ئولوهیەتدا کۆمەڵێک سیفەت هەن کە ئەم ناوانە پاڵیان پێوە دەدەن. دیسان ئەگەر نمونەکەی سەرەوە بەکار بهێنینەوە دەتوانین بڵێین ئەگەر کەسێک خاوەنی سیفەتی نانەوایی یان ئاسنگەری نەبێت ناتوانرێت ناوەکانی وەک نانەوە یان ئاسنگەری پێ ببەخشرێت. ناوی پیرۆزی ئەلجەمیل کە خواوەند لە هەموو شتێکدا بەشێک جوانی داناوە و مرۆڤەکانیش تا ئەندازەیەک دەتوانن بیبین و لی تێبگەن، پاڵ بەو سیفەتی جوانیەوە دەدات کە هەموو جوانیەکان سەرچاوەی لێوەردەگرن. بەم جۆرە هەموو ناوەکان پاڵ بە سیفەتێکەوە و سیفەتەکانیش بە شەئنەکانەوە. ئەگەر ئەمە بۆ مرۆڤ بەکار بهێنین دەتوانین پێی بڵین توانە و لێهاتن، بەڵام بەکارهێنانی وەها دەستەواژەیەک بۆ خوای گەورە گونجاو نییە ڕادەگرین. مانای وایە کردارەکان لەسەر ناوەکان و ناوەکان لەسەر سیفەتەکان و سیفەتەکان لەسەر شەئنە خواییەکان و شەئنە خواییەکان لەسەر زاتی خوایی ڕاگیر دەبێت. ئیدی لێرەدا دەوەستین و وەکو پێغەمبەری خوا دەڵێین
سبحانك ما عرفناك حق معرفتك يا معروف. و دیسان وەکو حەزرەتی ئەبوو بەکر دەڵێن دەستەوەسانی لە تێگەیشتن لە تۆ خودی تێگەیشتنە و مل و قەدمان دەچەمێنینەوە. ئەو هەیە هەتا سەر ئێسقان هەست بەبوونی ئەو دەکەین، بەڵام کۆڵەوارین لە دەرەککردنیدا شتێکی لەو ئاشکراتر بوونی نییە، بەڵام دیسانیش ئەو مەوجودی مەجهولە. لە ئێستادا تەنها بەلێکدانەوەیەکی عەوامانەی لەم جۆرە سەبارەت بە پلە و ئاستی ناو و سیفەتەکان واز دەهێنین و وردەکاریەکەی بۆ کاتێکی تر هەڵدەگرین.